خەبات لە پێناو زیادکردنی حەقدەست بەشێکی گرینگە لە خەباتی چینایەتی. ماڵپەڕی هەواڵی سیاسی پەیام ڕۆژی 5 بەفرامبەر بڵاوی کردەوە کە شۆڕای باڵای کار دیاریکردنی لانیکەمی حەقدەستی بە ئامانجی سەپاندنی حەقدەستی کەم بەسەر کرێکاراندا بۆ کۆتا هەفتەکانی ساڵ دواخستووە. وەزیری تەعاون و کار و چاودێری کۆمەڵایەتی ڕۆژێک بەر لە کۆتایی مانگی خەزەڵوەر بەڵێنی دابوو کە کۆبوونەوەی شۆڕای باڵای کار بە مەبەستی دیاریکردنی حەقدەستی ساڵی 1404 بەم نزیکانە بەڕێوە دەچێت. ئەو هەروەها جەختی لەوە کردەوە کە هەوڵ دەدەن ساڵی داهاتوو ڕاوێژ و گفتۆگۆ بۆ دیاریکردنی لانیکەمی حەقدەست لەگەڵ کۆمەڵگەی کرێکاری زووتر لە ساڵانی پێشوو دەست پێ بکات. ئێعتماد ئۆنلاین ڕۆژی 27 دەسامبر ڕایگەیاند ڕێژەی زیادکردنی موچەی فەرمانبەران لە پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوودا 20% دیاری کراوە و بە لە بەرچاوگرتنی ئەو هەلومەرجەی کە ئاماژەی پێکراو هەروەها بە لە بەرچاوگرتنی ئەو ڕێژەی هەڵاوسانەی کە لەلایەن بانکی ناوەندیەوە ڕاگەیاندراوە کە 36.3% چاوەڕوان دەکرێت لە ساڵی داهاتوودا حەقدەستی کرێکاران پتر لە 30% زیاد بکات. جگە لە راپۆرتی ئەو ڕۆژنامە ڕفۆرمخوازە بانکی ناوەندیش ئیدعای کردووە کە هەڵاوسان لە مانگی سەرماوەزدا بە بەراورد بە 4 ساڵی ڕابردوو لە کەمترین ئاستا بووە. ئەم ئامارە ناڕاستە بەرزبوونەوەی نرخی دۆلار و هەڵاوسانی ئەم دوایی لە بەرچاو نەگرتووە، بەڵام دابەزینی توانای کڕینی کرێکاران بە جۆرێکە کە تەنانەت بەناو نێونەرەکەیان لە شۆڕای باڵای کاریش ناچار بووە بڵێت کە حەقدەستی ئێستای کرێکارانی کرێنەشین تەنیا ژیانی 3 ڕۆژیان دابین دەکات و زۆربەی کرێکاران بە پشبەستن بە کاری لاوەکی یان داهاتی هاوسەر و منداڵەکانیان دەتوانن ژیانێکی مەمرە و مەژی بۆ خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. ویستی زیادکردنی حەقدەست لە ئێران لە زومرەی سەرەکی ترین داواکاریە پیشەیەکانی کرێکارانی خەباتگێڕ و مانگرتووە. ئەم زیادکردنە خۆی لە شێوازی جۆرا و جۆردا دەبینێتەوە کە یەکێک لەوانە بریتیە لە سەپاندنی لانیکەمی حەقدەستێکی گونجاو بەسەر خاوەنکاران و دەوڵەتدا. بەڵام زیادکردنی حەقدەست خۆی لە داواکاری بۆ جێبەجێکردنی دروستی تەرحی تەبەقەبەندی کار، زیادکردنی یارمەتیەکان، خەبات لە دژی دزی و تاڵان و بڕۆ، ڕاندخۆری و گەندەڵی، چاودێری گشتگیر و بێبەرامبەر و زۆرشتی دیکەی لەم چەشنەشدا دەبینێتەوە. بێگومان کرێکارانی لە سەرکار لە پەنایویستی داواکاریە پیشەیەکاندا داخوازی سیاسی گرنگیشیان هەیە و هەندێک جار لە دووتۆی داخوازیە پیشەیەکاندا دەیهێننە گۆڕێکە ئەمەش خۆی نیشانەی گەشە و پێگەشتووی بزوتنەوەی کرێکاری ئێرانە. بۆ نمونە کرێکارانی شرکەتی نەوت و گازی گەجساران ئەو داواکاریانەیان کە دەتوانێت لە زومرەی ویست و داواکاری سەرجەم کرێکاران بێت بەم جۆرە خستۆتە ڕوو. مافی ڕێکخراوبوون، کۆبوونەوە و ناڕزایەتی، نەهێشتنی بە تەواوەتی شرکەتە پەیمانکاریەکان، گەڕانەوەی دەستبەجێ و بێشەرت و مەرجی کرێکارانی دەرکراو بۆ سەرکارەکانیان و کۆتایی هێنان بە هەڵسوکەوتی ئەمنیەتی لەگەڵ کرێکارانی ناڕازی و هەروەها لە هەندێک حاڵەتدا خواستی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان و ئازادی زیندانیانی سیاسی و شتی لەم چەشنەش هاتووە تاراوە. گومان لەوەدا نییە کە باشتربوونی ئاستی ژیان و گوزەرانی کرێکارانی ژن و پیا و ڕزگارکردنی بنەماڵەکانیان لە چنگ هەژاری یەکێکە لە ئامانجە بنەڕەتیەکانی خەباتی ڕۆژانەی کرێکاران لەگەڵ خاوەنکارەکان و دەوڵەتدا. بەڵام وەدی هاتنی ڕاستەقینە و درێژخایەنی ویست و داخوازیە سیاسی و پیشەیەکانی کرێکاران و جێگیربوونی دەستکەوتەکان پێویستی بە ڕێکخراوی سیاسی و چینایەتی هەیە. بورژوازی ئێران و کۆماری ئیسلامی بە هەموو باڵەکانیەوە وەک خزمەتکارێکی هار و سەمکاری بەرژەوەندیەکانیان ساڵانێکی زۆرە نەک هەر وەڵامی داخوازیە ئابوووریەکانی کرێکارانیان نەداوەتەوە، بەڵکو لەم دوایانەدا دەستیان کردووە بە دەرکردنی هەڵسوڕاوان و وتەبێژە ڕاستەقینە مافخواز و خەباتکارەکانیان. ئەم ڕژیمە جنایەتکار و کۆنەپەرستە بەردەوام بە خستنەژێر چاودێری و زیندانیکردنی هەڵسوڕاوانی خەباتگێڕی کرێکاری لە دژی هەر چەشنە ڕێخستنێکی کرێکاری وەستاوەتەوە تا ئەو ڕادەیەکە جگەل لە سەرکوتی ڕاستەوخۆ بە گونجاندنی کۆمەڵێک شەرت و مەرجی نادیمۆکراتیک لە یاساکانیشدا بربەستی لەسەر ڕێگای ڕێکخراوبوونی کرێکاراندا دروست کردووە. هەر بۆیە کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری
پێویستە بۆ دەستەبەرکردنی ئازادی ڕێکخراوبوون خەباتی ئێستای دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و بورژوازی ئێران تا ئاستێکی بەرزتر پەرە پێ بدەن. گومان لەوەدا نییە کە جێبەجێکردنی ئەم ئەرکە بە دیاریکراوی لە ئەستۆی هەڵسوڕاوانی خۆجێیە. لێرەدا پێویستە ئاماژە بۆ بکرێت کە دەسەڵاتدارانی ئێستا بەهۆی ئەو قەیرانە چارە هەڵنەگرەی کە تێیدا گرفتارن و هەروەها بەهۆی خەبات و ناڕەزایەتیە تێگشتیەکانەوە لە دۆخێکی زۆر لاوازدا بەسەر دەبن. بێتوانایی ئەوان لە درێژەدان بە دەسەڵاتەکەیان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەردەکەوێت و هەموو بەڵگەکان ئاماژەن بۆ پێویستی گۆڕانکاریەکی حتمی لە پایەسەرەکیەکانی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. بەهۆی ئەو هەلومەرجەوە لایەنە نارەکانی ئەم ڕژیمە گەلێک زۆر و بربڵاون، بەڵام ئەوە تەنیا کرێکاران و هاوپەیمانەکانیانن کە لە پێناو گۆڕانکاریەکی بنەڕەتی لە دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری ئیسلامیدا خەبات دەکەن. هاوکات ڕفۆرمخوازانی حکوومەتیش هەوڵ دەدەن بە پێکهێنانی هەندێک گۆڕانکاری ڕەواڵەتی و خوازراوی خۆیان ڕژیم لە قەیرانەکان ڕزگار بکەن. ئەوان بۆ ئەم مەبەستە چاویان بڕیوەتە ئەو سرمایە گوزاریانەی کە گویا ئابووری داڕماوی ئێران دەخاتەوە سەر پێ. سروشتیە کە ئەوان دەیانەوێت هێزی کار بە قازانجی سرمایە لەوەش کە ئێستا هەیە زۆر هەرزانتر بێت. لە ڕاستیدا لە قاودانی ئەم سیاسەتەی ڕفۆرمخوازانی حکوومەتی خۆی یەکێکە لە ڕێگاکانی گەشەکردنی ئاستی خەباتی سیاسی کرێکاران لە دژی ڕژیم. بەڵام جگە لە ڕاپەڕاندنی ئەو ئەرکانە خەبات لە دژی بەرهەڵسکاری ڕێکخراوبوون و بێهەڵوێستی سیاسیش کە لەلایەن کەسە ناسرا و نەناسراوەکانی ڕفۆرمخوازەکانی حکوومەتیەوە پەرەی پێدەدرێت دەبێت لە بەرنامەی کاردا بێت. بە پێکهێنانی ڕێکخراوە سیاسیەکان ئیمکانی هەرچەشنە باشتربوونێک لە بارودۆخی کار و ژیانی کرێکاران و هاوسەنگی هێزی نێوان ئەوان و بورژوازی و کۆماری ئیسلامیدا زیاتر دەبێت. پێویستە ئەم خەباتانە لە خۆناغێکدا بەرەو بنیاتنانی حکوومەتێکی یەکسانی خواز دەشبەت چەوسانەوە و خوازیاری دموکراسی ڕاستەقینە هەنگاو بنێن کە تێیدا بەرژەوەندی سیاسی پیشەی کۆمەڵایەتی و فەرهەنگی سەرجەم هاوڵاتیان مسەوەگەر بکرێت. ئەوەش ممکن نابێت مەگەر ئەوەی کە کرێکارانی پێشڕە و ڕێبەرانی کرێکاری خۆیان لە ڕێکخراو یان ڕێکخراوە سیاسیەکانی خوازیاری ئاڵوگۆڕی بنەڕەتی لە بناغەکانی نیزامی سەرمایەداری ئێراندا ڕێک بخەن.